دەستور جێبەجێ بکرێ مادەکانی دەستور لەسەر و هەمووانەوە مادەی 140 لەسەر و هەموویانەوە تەطبیقکردنی ئەوزاعی کەرکوو و ناوچە دابڕاوەکان بەرامبەر بەوە ئێمەش ملکەچ بین بەوەی لە دەستورە هاتووە، بەوەی کە خۆمان بە بەشێک لە عێراق بزانین، بەوەی کەوا ئەو مادانەی دەستور پێشێل نەکەین، نەوت و غاز سیاسەتەکەی بڵێنەوە بە جۆرەی دەستور ئەبێ قانونێکی بۆ دانرێ بە جۆرەی و قانون نەوت و غازە تەسەورکەین. دوایەوە ئەو عەقدانەی کە ئێمە بە جۆرەی دەستور هەموو شتێک ئەبێ بە سیاسەتی نەوت ئەبێ بە مشتەریشی لەگەڵ حکوومەتی مەرکەزە. ئێمە ئەو عەقدانەی کردومانە بە تەواوەتی جیاوازە لەوانەی ئەو عەقدانەی کە عێراق پەیڕەوی کردووە. ئێمە شێر پرۆدەکتین ینی هینی هاوبەشە، ئەوان وەکو با بڵێن خەدەماتە، عەقدی خەدەمیە. ئەمانە چۆن یەکەخێن؟ کەسیش نازانێت 50 ساڵەن عەقدی 50 ساڵە کراوە، کەسێک نییە من خۆم بە خۆڵ خۆم ڕەنگە لە زۆر شدا ئاگام لێ بێ ئاگام لێنێ و عەقدی 50 ساڵی چێ. ئەمانە هەموو کێشەیە، کێشەکان گەورە لە ناوحکومەتیان. بەڵام بمانەوێت و نەمانەوێت ئێمە لە وەزعێکی لاوازە. بەهۆی چیەوە لاوازە؟ وەزعێکی زۆر بەهێزا بووین. ئێمە لە زمانی مام جەلالە ڕئیس جمهوری لە خۆمان بوو، وەزیری خارجیە لە خۆمان بوو، وەزیری تجارە لە خۆمان بوو، وەزیری تەختی لە خۆمان بوو، نائیبی ڕئیسی وزەرا لە خۆمان بوو. هەرچی پۆستە گەورەکان عێراقیشمان هەبوو، کوردستانیشمان هەبوو. عەقدیان کرد لەگەڵ عادل عەبدولمەهدی کە وەزیری نەوت بوو، بەوەی کە باوی حەسەن و هاڤانە کە خۆی ئینتاجەکەی بەلای کەمەوانەیە لە 250,000 تا 370,000 هین بووە کە لەژێر دەستیا بووە، داوای 250,000 بەرمیلیان کرد کە مانگانە بنێرێ بۆیان ئەوی ساحەبەکە بنێرێ بەبێ کێشەیە. نان کرد کەەوە ڕۆیشت فرسەت یەک جارێتە پێشەوە قەت نایەتەوانێت. ئەمە ژێشەکە لەو کێشانەی کە هەیە کەسەچێ چۆن ئەو کێشانە چارەسەرەکرێت. نە بینای تەحتیمان هەیە، نا بینای فەوقیمان هەیە، نا تەبای لە ناویەکە، نا هیچ شتێک مسەزەماتی ئەوە نییە کە ئێمە بتوانین نیمچە دەوڵەتەیە لەسەر پێی خۆمان بوەستین. بە چیەوە؟ بە هیچ شتێکەوە هیچ شتێکمان نیەوە تا ماوەیەشی یەکجار زۆری دووری ئەو شتا ئەواملانە دروست نەبێت. بۆیە بەلایمە ئایندەی ئێمە بەسراوە بە دەوڵەتی عێراقەوە وەکو کوردی ئێمە. من باسی چیشە زۆرێ باسی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوورەوانە بکەین. بەسراوە بە وڵاتی عێراقەوە. ئێمە ئەبێت هەوڵ بدەین دەستوری جێبەجێ بکەین. ئاسان نییە، زەحمەتە، بەڵام تاکە ڕێگایە.